لە سەدەی 21دا گەرمی شەڕ و تۆزی بارود لەلایەک و دووکەڵی مەرگباری کارگا پیشەسازیەکان لەلایەکی دیکەوە ڕوخسارێکی ڕەشی بەسەر ژیاندا هەڵکێشاوە. لەم نێوانەشدا ژینگە و سروشت بۆ خۆپاراستن وەکو تاکانە پشت و پەنای مرۆڤەکان بووە، وەکو دایکی دووەمی مرۆڤەکان باوشی بۆ کردوونەتەوە. سروشت و ژینگەی مرۆڤەکان لە ڕۆژی ئەمڕۆدا تووشی شێرپەنجەیەکی کوشەندە بە ناوی پیشەسازی هاتووە کە ئەم نەخۆشینە سات لە دوای سات هەموو جەستەی مرۆڤەکانیش دەتەنێت. گیرفان پڕکردنی دەسەڵاتداران و سەرمایەداران لە هەمبەر لە ناوبردنی ژینگە و سروشتدا بەردەوام تەشەنە بە ئەم نەخۆشیە کوشەندەیە ئەدات. لە باشووری کوردستان بەهۆی سەروەرنەبوونی بیرۆکەی ژینگە پارێزی و سروشت دۆستیەوە لە ناو دەسەڵاتداران و حکوومەتی هەرێمدا ژینگە بەردەوام لەژێر هەڕەشەی لە ناوچووندایە و چالاکانی بواری ژینگەیش کۆسپیان لە بەردەمدا دادەنرێت. یەک لەوانە سەروەر قەرەداغیە، هاوسەرۆکی ڕێکخراوەی سروشتی کوردستان کە ئیستاکە لەلایەن داواکاری گشتی شارۆچکەی دەربەنیخانەوە دەستگیر کراوە. سەروەر قەرەداغی لەسەر بڵاوکردنەوەی پۆستێک لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک کە تێیدا داکۆکی لەسەر مافی ئاژەڵان کردبوو ڕەخنە لە سیستمی دادوەری دەربەنیخان کردبوو، ئەمڕۆ 9 ڕۆژە کە ناوبراو بە فەرمانی دادوەری ئەو شارۆچکەیە دەستوەسەر کراوە. هاوسەرۆکی ڕێکخراوەی سروشتی کوردستان لە پۆستەکەیدا ئیدانەی کوشتنی بزنەکێویەکی کردبوو کە بچووەکانی لە زگیدا بوو بە شێوەیەکی قیزەونانە لەلایەن دوو کەسی پلەداری حزبیەوە کوژرابوون. هاوکات سەروەر قەرەداغی ڕخنەی لە کەمتەرخەمیەکانی دەسەڵاتی دادوەری دەربەنیخان گرتبوو لە هەمبەر پاراستنی ژینگە و مافی ئاژەڵاندا. داواکاری گشتی دەربەنیخانیش لەسەر ئەم پۆستە فەرمانی دەستگیرکردنی سەروەر قەرەداغی دەرکرد. چالاکوانانی بواری ژینگەیش دەستگیرکردنی سەروەر قەرەداغی بۆ سەروەرنەبوونی یاسا، حیزبیبوونی دادگاکان و نەبوونی هۆشیاری ژینگە پارێزی لەناو بەرپرسانی هەرێمدا دەگەڕێنەوە. دەسەڵاتی دادوەری لە قەزای دەربەنیخان پرسیاری خۆمان ئاراستەی دەسەڵاتی دادوەری دەکەین لە جیاتی جوڵاندنی سکاڵا دژی چالاکەوان و ڕێکخراوەکان بۆچی ناڕۆن سکاڵا بجوڵێنن دژی گواستنەوەی نەوت لە ڕێگەی تەنکەرە وەرگەڕاوەکان و نەوتەکان ڕژاوەتە سەر خاک و تێکەڵ بە ئاو بووە. چەندین حاڵەتیش ئاگری گرتووە بۆتەوەی پیسبوونی سەرچاوی ئاوی خواردنەوە و بەهۆی ئاوەڕێی شار و نەخۆشخانە و کارگەکانی ئاسن و پاڵەوەکەکانی نەوت و کانەکانی دەرهێنانی بەرد لە ناو ڕووبەرە سەوزایەکان، کارگەکانی دەرهێنانی چەول لەم لەسەر ڕووبارەکان و کارگەکانی هاڕینی بەرد لە ناو ناوەندی شارەکان، وەفرێدانی زەبڵ و خاشاک لەلایەن شارەوانی و نەبوونی سیستەمی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک و جیادەی ئاژەڵداری لە ناو شارەکان و بڕینەوەی درەخت لە ناوچوونی سامانی ماسی و ڕاوکردی بەردەوامی ڕاوچێ یاساشکێنەکان بجوڵێنن و ڕوبەڕووی یاسایان بکەنەوە.